لە مانگی چوار لە ڕووداوێکی خۆکوژی چەکدارێکی داعشدا لە ئەفغانستان کە وەک ئەندامێکی میدیاکار خۆی نیشاندا بوو گیان لە دەستدانی 26 کەسی لێکەوتەوە کە 9 لەوانە ڕۆژنامەنووس بوون. هەروەها لە مانگی 6دا چەکدارێک چووە ناو ژووری هەواڵ لە ویلایەتی ماریلاند 5 لە ستافی ڕۆژنامەوانی ناوخۆیی بەدەستڕێژی گولە کوشت. هەروەها مانگیدا ڕۆژنامەنووسی ستون نووز لە واشنگتن پۆست جەمال خاشقچی لەناو قونسوڵخانەی سعودیە لە تورکیا کوژرا. شارەزایان دەڵێن ئاراستەی زەنگی مەترسی ڕوو لە زیادبوونە. ئازادی ڕۆژنامەوانی بە شێوەیەکی بەرچاو لەژێر هەڕەشەدایە. ڕۆژنامەوانان بگرە لە وڵاتانەش کە شەڕیان تێدانیا هێشتا ژیانی خۆیان بەخت دەکەن لە پێناو ڕووماڵکردنی راپۆرتەکانیاندا. بە گوێرەی پەیامنێرانی بێسنوور بەلایەنی کەم 63 ڕۆژنامەنووسی خاوەن ئەزمون لە ساڵی 2018دا کوژراون. ئەو سێ وڵاتەش کە بە کوشندەترین وڵات دادەندرن لە کوشتنی ڕۆژنامەنووسان ئەفغانستان و سووریا و مەکسیکا. بەڵام بە گوێرەی راپۆرتەکە هێرشەکان تەنها کوشتن نین. کۆمیتەی داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان دەڵێت چین و تورکیا و میسر بەرپرسیارن لەوەی کە زیاتر لە نیوەی ڕۆژنامەوانانی زیندانی کراو لە وڵاتانان. بەرپرسان ئاماژەیان بە چەند حاڵەتێکدا لەوانە لە میانمار کە 2 ڕۆژنامەوانی ڕۆیتەرز ئەم ساڵ سزای 7 ساڵ زیندانیان بۆدرا. ئەوان تاوانی جەنگ و درڕندەیان ئاشکرا کرد لەبەر ئەوە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کران بە دزینی بەڵگەنامە و مەتباریان کردن کە نەیان کردبوو و ئێستاش لە پرۆسەی دادگایکردنێکی گاڵتەجاڕیدا خراونەتە ناو زیندانەوە. ئەوانە بە تەواوی ئەو جۆرە ڕۆژنامەنووسانن کە لە وڵاتی خۆیان ڕاپۆر لەسەر حکومەتەکانیان دەکەن و ڕوبەڕووی گرفت دەبنەوە. تۆی دەیخوڵقێنی تۆ هەروە زۆرێک لە پەیامنەران توندوتیژی دەخوڵقێنن بەهۆی ئەوەی کە ڕاستی نانووسن. هەواڵی چەواشەکار توندوتیژی دروست دەکات. شارەزایان دەڵێن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گوتارە و ڕژێنەرەکانی سەرۆک لە دژی ڕۆژنامەوانان نمونەیەک دەخاتە ڕوو بۆ سەرکردەکانی دیکە کە دەیانەوێت هێرش بکەنە سەر ڕۆژنامەوانە. ئەوانی بە هەواڵی چەواشەکار ناودێر کردو دەڵێت ئەوان ناڕەوان، ئەوان شکست دێن و ئەوان لەسەر هەڵی مێژووین، ئەوان دوژمنی خەڵکن. واتە من یەکێکم لەوان ئەگەر ئەوان دوژمنی من بن، ئەگەر ئەوان ڕەخنە لە من بگرن، لە ڕاستیدا ئەوان ڕەخنە لە ئێوە دەگرن. متمانەی گشتی ڕۆژنامەگەری ئەمریکایی ئێستا لە نزیمترین ئازدایە، بەڵام هەندێک نیشانەی باش بۆ گۆڕانکاری هەن. لە ئەتیوپیا کە بە چاکسازی دیموکراتیدا تێدەپەڕێت لەلایەن سەرۆک وەزیرانی نوێ ئابی ئەحمەد جێبەجێ دەکرێت بۆ یەکەم جارە لە 14 ساڵدا هیچ ڕۆژنامەنووسێک زیندانی نەکراوە. ئێمە گۆڕانکاریمان بینیوە لە ڕژێمەکان و هێندێک وڵاتانی تر وەک ئەکوادۆر، کۆریای باشوور و گامبیا کە هێندێک نیشانەی بەرەو پێشوەچوون هەیە لە جیهانی ئازادی ڕۆژنامەگەریماندا. هێشتا ڕۆژنامەنووسان درێژە بەکارەکانیان دەدەن لە سەرانسەری جیهان و دوایین راپۆر دەری دەخات ئەوان لە بارودۆخێکی سەخت و دژواردا کار دەکەن.